دوای بەڕێز وەزیری ناوخۆ فەرمانجی قەدەغاکردنی هاتوچەی پیادە و داخستنی مارکێت و هەموو شوێنەکاندا تەنها ئەو شوێنانەی کە ڕێگە پێدراو کراونەتەوە زۆر خۆشحاڵین کە بۆ ماوەی قەدەغاکردن وازام تەنها سبەی ماوە کە سعات کاتژمێر 12 نیوەڕۆکە ئێمە لە ژووری ئۆپراسیۆنەکان دوای ئەو فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا بۆ توندوتۆڵکردنی قەدەغاکردنی هاتچۆکە تا ئێستا هیچ دیاردەیەک لە وەکو ڤایرۆسی کۆرۆنا ڕووی نەداوە لە شارەکەمانە